خۆش هاتنەوە بۆ چاوی واشنگتن. کۆبوونەوەکان لەسەر دۆزی سووریا درێژەیان هەیە لەگەڵ بەردەوامی توندوتیژیەکان و هاوکاتی بردومان و تۆپبارانەکانی ناو سووریا. لە کۆبوونەوە لوتکەیەکەی ڕۆژی 27 مانگیدەدا کە تایبەت بوو بە سووریا لە شاری ئەستەمبول، تورکیا و رووسیا و فەڕەنسا و ئەڵمانیا لەگەڵ ژمارەیە بابەتی تردا جەختیان لە پێکێنانی لیژنەیەکی تایبەت دەکردەوە بۆ داڕشتنی دەستوری نوێی سووریا. داوای خۆمان کردووە تا لە کورتترین ماوەدا پرۆسەی پێکەنانی کۆمیتەیەکی دەستوری تاو بێت، واتە تا کۆتایی ئەم ساڵ. لەم کۆبوونەوە لوتکەیەشدا وتوێژمان لەسەر ڕەهەندی مرۆڤایەتی لە قەیرانی سووریادا کردووە و گەیشتونێتە ڕێکەوتن بۆ درێژەپێدانی هاوکاری مرۆیی بۆ گەلی سووریا. بەشێکی وتوێژەکانیشمان لەسەر گەڕانەوەی ئاوارەکانی سووریا بووە بۆ وڵاتی خۆیان و بۆ ئەمەش ڕێکەوتوین کە گەڕانەوەیان بەخواستی خۆیان بێت و بەپێی یاسا نێونەتەوەیەکان و هەروەهاش بەڕێخستن لەگەڵ نەتەوەیەگرتوەکاندا. مۆسکۆ دەخوازێت بەشداریەکی ڕاستەوخۆی هەبێت لە ئەرکەکانی ئەو کۆمیتەیەدا و بە تایبەتیش ئاماژە بە کۆبوونەوەیەکی سوچی دەکات و دانپیادانانی ئەو کۆمیتەیەش بە ئەرکێکی سەرەکی هەموو لایەنەکان دەزانێت. لە پێش هەموو شتێکەوە پێویستە دڵنیایی هەبێت بۆ دەستپێکردنی کاری کۆمیتەی دەستور لە ژنێڤ کە دەبێت بە یەکێک لە کارە بنەڕەتیەکانی پێکهاتەی دەوڵەتی ئایندەی سووریا لە سوچی لەگەڵ ئەنجومەنی دایالۆگی نیشتیمانی سووریادا لەو بارەیەوە و توێشکراوە و پێویستیشە بە هێند وەربگیرێت. بەپێی هیچ چەندوچوونێک دەبێت هەموو لایەنەکانی سووریادان بەو کۆمیتەیەدا بنرێت و بە چاوی ڕێزیشەوە لێی بڕواندێت. پێکەنانی ئەو کۆمیتەیە کارێکی سانان نییە و نێردەی تایبەتی نەتەوەیە گرتوەکانیش دەڵێت هەموو هەوڵێکی خۆی دەدا بۆ دڵنیابوون لەوەی لایەنەکان ڕێک بکەون لەسەر پێکێنانی ئەو لیژنەی داڕشتنی دەستور بەر لە کۆتایی ئەم مانگی یازدەیە کە بڕیارە دەست لە کارەکەی بکشێرێتەوە. هۆکاری سەرکی دواکەوتنی کۆبوونەوەی ژنێڤ واتە یەکەم دانیشتنی کۆمیتەی متمانە پیاکراوی دەستوری سووریا ئەو شتانەیە کە حکوومەتی سووریا وەک کێشە لیان دەڕوانێت و پیان قایل نابێت لەوانە لیستی سیەم بۆ بەشداربووان کە لەلایەن نەتەوەی گرتوەکانەوە ئامادەکراوە وەک لە ڕاگەاندنەکەی سوچی و بەریاری 2254دا هاتووە. هەردوو لەستی حکوومەتی سووریا و ئۆپۆزیسیۆنیش بۆ 50 ناو لە کۆمیتەی داڕشتنی دەستوردا هیچ گرفتەیەکی نییە، بەڵام پرسیار و گومانەکانی بەردەوام لەلایەن حکوومەتی سووریاوە دەخرێنە ڕوو سەبارەت بە لیستی سیەم و 50 ناوەکە بوونەتە گرفت. قەیرانی سووریا یەکێکە لەو قەیرانە ئاڵۆزانەی جیهانیشی دابەش کردووە و لەگەڵ هەموو ئەو هەوڵانەی دەدرێن بەڵام هێشتا تروسکاییەک بۆ چارەسەریەکی سیاسیانە لە ئاسۆدا دیار نییە. چاوی واشنگتن بۆ تیشی خستنە سەر قەیرانی سووریا میوانداری نێکۆلاس هەرز دەکا. نێکۆلاس پسپۆڕی کاروباری سووریایە لە نێوەندی نیو ئەمریکان سکیورتی. نێکۆلاس سەرەتا زۆر سوپاس دەکەم بۆ ئامادەبوونت لەم بەرنامەیەدا. یەکەم پرسیاریشم سەبارەت بە دەستوری سووریایە. بۆ خۆ دەزانی وەکو جۆشمان لێبوو ڕێبەرانی وڵاتانی دەوروبەر و زلێزەکانی دنیا باز لە داڕشتنی دەستوری سووریا دەکەن. ئەی سووریاییەکان خۆیان. سوپاس بۆ میوانداریەکەت. ئەوە ڕوون و ئاشکرایە ئەو پرۆسە دەستوریەی لەلایەن کاراکتەرە نێونەتەوەیەکانەوە ڕێکخراوە بریتیە لە ڕێکەوتنێکی نێونەتەوەیی نەک ڕێکەوتنێکی سووریایی. ڕاستیەکەش ئەوەیە لە ئێستادا حکوومەتی سووریا لەگەڵ پشتیوانی رووسیا و ئێراندا لە باشترین پێگەدایە بۆ دیاریکردنی ئەوەی ئەو پرۆسەی داڕشتنی دەستور چۆنچۆنیە. ئەمەی دەیبینین پرۆسەیەکی ڕاستەقینەی دەستوری نییە، چونکە ئەمریکا پێی قایل نییە و تا ئەو کاتێ ئەمریکا دەسەڵاتی لە یەک لەسەر سێی ناوچەکانی سووریادا هەبێ ئەوە ینی زەمینەیەک نییە بۆ بەرەوپێشچوونی ئەو دۆسیەیە. یەکێک لە پرسیارەکانی تر ئەوەیە کاتێک کە باز لە دەستوری سووریا دەکرێت بە تایبەتی ئەم قسەیە لە ناو نەتەوەیە گرتوەکاندا کراوە بە دوای ئەو دەستورەدا پێویستە هەڵبژاردن بکرێ لە مێژووی سووریادا بە تایبەتی کاتێک کە بەشار ئەسەد هاتۆتە سەر دەسەڵاتەوە تا ئێستاشی لەگەڵا بێ هەڵبژاردنێکی ئەو تۆ نەکراوە کە بڵێ ڕنگدانەوەی دەنگدانی خەڵک بێ. ئەگەر لەم قۆناغی ئێستادا و لەم ڕەوشەدا هەڵبژاردن بکرێ چ متمانەیەکەیە کە هەڵبژاردنێکی ئازاد و ڕەواژ بێ. هیچ ڕێگەیەک نییە بۆ کردنی هەڵبژاردنێکی ئازاد و ڕەوا لە ئێستای سووریادا بە هیچ شێوەیەک لەم کاتەدا نییە.
زۆر کێشە هەن کە پێویستە چارەسەر بکرێن. یەکەم شت لە ڕوانگەی فاکتەری ناوچەکانە سەیری بکەیت. وڵاتەکە دابەش بووە، زۆری دەسەڵاتی جیاوازت هەن. بەشار ئەسەد تەنها لە 45 تا 50 وڵاتەکەی لەدەستدایە. یەک لەسەر 3 وڵاتەکە لەژێر کۆنتڕۆلی ئەمریکادایە. نزیکەی یەک لەسەر 4 سووریا لەژێر دەستی تورکیادایە. ئۆپۆزیسیۆنی سووریا لەو ناوچانی لەژێر دەستی تورکیادا بوونی هەیە. هاوپەیمانیەتی هێزەکانی سووریای دموکرات سیستمی تایبەت بەخۆی هەیە بۆ فەرمانڕەواییکردن، واتە ناوچە خودمختارەکانی پێکیان هێناوە. هەر بۆیە نابینیت ڕێگەیەکی هاوبەشە بێت. تەواوی ئەم پرۆسەیە لە نەتۆ یەکگرتوەکاندا لەلایەن رووسیا و لەلایەن ئەسەدەوە بەڕێوە دەبرێت بۆ دڵنیابوون لەوەی بەشار ئەسەد لە دەسەڵات لا نەبرێت و هەموو ئەو توێژانش کە لەسەر ئەم پرۆسەی دەستوری دەیکەن هەموو قسەی پوچەڵە. ئەگەر بەشار لە دەسەڵاتە بمێنێتەوە دەستور هەبێ یان نەبێ بەشار هەر لە دەسەڵاتدا لێرەدا چاوەڕوانی چ جۆرە گۆڕانکاریەک بکەین. چاوان لە گۆڕانکاری لە سووریادا چونکە کاراکتەرە نێونەتەوەییەکان لە ئێستادا ئەمریکا واتە بەڕێوەبەرایەتیەکەی ترامپ زۆرێک لە وڵاتانی ئوروپا لەوانە فەڕەنسا و بریتانیا تەنانەت تورکیاش هەموو تویانە دەخوازن ڕێبەرێکی جیاواز لە سووریا ببینن تا ئەو کاتێک دەسەڵات لە بەشار ئەسەدەوە نەگوێزرێتەوە بۆ حکوومەتێکی بەشار ئەسەدی تیادا نەبێت ئەوە هەرگیز هەڵبژاردنێکی ئازاد و ڕەوا و دەستورێکی ڕاستەقینە لە وڵاتەدا نابینیت. دەستورێک کە مافی هەموو پێکاتەکانی دانیشتوانی وڵاتەکەی تیادا پارێزراو بێت. ئەمەش بەڕاستی ڕەوشێکی قورسە کە ڕوبەڕوومان دەبێتەوە چونکە هەوڵێکی زۆر هەیە لە نەتۆ یەکگرتوەکاندا و بەگشتیش رووسیا ڕێبەرایەتی ئەو هەوڵە دەکات تا پرۆسەیەک دروست بکات بۆ مانەوەی ئەسەد لە دەسەڵاتدا. تۆ سەیری فاکتەرەکان بکە. ئەمریکا و پەیمانەکانی لە سووریادا لە باکووری ڕۆژهەڵاتی سووریادا ناوچەی خودمختاری خۆیان پێکدێهێنن و هیچ پەیوەندیەکیان بە ناوچەکانی ژێر دەسەڵاتی ئەسەدەوە نییە. لە ناوچەکانی ژێر کۆنتڕۆلی تورکیا لە باکووری ڕۆژئاوای سووریادا تەواوی فەرمانڕەوایەتی و بەڕێوەبەرایەتی و ئاسایش ئەو ناوچانە زیاتر بەسراونەتەوە بە خواستەکانی ئەردۆگان و ئەنکاراوە وەک لە بەشار و حکوومەتەکەی لە دەمێشق. یەکگرتووی لە سووریادا نییە. کلیشەیەکی کاری پێکەوەیی بوونی نەماوە و ئەگەریش ڕەوشەکە وەها بێت ئەوە ینی هیچی وایەکیش بەو پرۆسەی دەستور نییە. لەم هەموو هەوڵانەی کە رووسیا دەیدا نیگەرانیەکانی ئیسرائیل بەهێن وەرگیراون یان نا بۆ ئایندەی سووریا؟ رووسیا دەڵێت نیگەرانیەکانی ئیسرائیل لە بەرچاو دەگرێت، بەڵام ڕاستیەکە ئەوەیە کە ئیسرائیل لە شەردایە لەگەڵ ئێران و سووریاشدا. لە ماوەی ساڵ و نیوی ڕابردوودا ئیسرائیلەکان زیاتر لە 200 هێرشی ئاسمانیان لە ناو سووریادا کردووە دژی حیزبوڵای لوبنان و پێگەکانی تری ئێران. جا ئەمە شەڕە. پرسیارەکە لە ئێستادا ئەوەیە بەرزبوونەوەی ئاستی ئەم شەڕە دەکاتە چەند. رووسیایەکان دەیانەوێت لە بەردەم ئیسرائیلەکان و ئوردونیەکان و لە بەردەم کۆمەلگای نەتەوەییشدا و بە تایبەتیش لە بەردەم ئەمریکادا وها خۆی وێ نابکات کە ئەو سەقامگیری لە ڕۆژئاوای سووریادا هەیەتی بەهۆی رووسیاوەیە. رووسیا بەردەوام قسەی لەسەر ئەوەی و دەڵێت بزانە پێویستە بڕواتان پێمان بێت ئەگەر کات و جێمان بدەنێ و لەوەش گرنگتر ئەگەر پشتیوانی هەوڵەکانمان بکەن لە نەتەوە یەکگرتوەکاندا ئەوە پەیمان دەدەین ڕۆڵی ئێران سنووردار دەکەین و نایهێڵینەوە و ڕێگە لەو شەڕە دەگرین لە سووریادا کە ناوچەکە وێران دەکات. بەڵام بەپێی کردار و بڕیارەکان نە ئەمریکا و نە ئیسرائیلیش بڕوایان بەو قسانی رووسیا نییە. یەک پرسیاری تر بە کورتی وەڵام من بیتەوە ئەگەر بێت و ڕژێمی سووریا بگۆڕێ و بەشار لە دەسەڵاتانەمە ئەڵتەرناتیڤ چییە بۆ ڕژێمە کێ جێی دەگرێتەوە؟ ئەلتەرناتیڤەکە سووریایەکی دابەشکراوە و سووریایەکی یەکگرتووت نابێت لە ئایندێکی نزیکدا و پێویستیشە کۆمەلگای نێونەتەوەیی لەگەڵ ئەمەدا ڕابێت. ئەگەر چی ئێران بەشداری نەکردووە لەو کۆبوونەوەی ئەستانبولدا بەڵام هەمیشە ئامادەیی هەبووە لەو کۆبوونەوانەی مۆسکۆ و ئەنکەرەدا کە تایبەت بوون بە سووریا واتە ئەوانەی ئەستانە ئەو بەشداریکردنەش بە مانای فەرامۆشکردنی تاران نییە لە دۆسەی سووریادا. هیچ گومانێکی تێدا نییە کە هەڵوێستەکانمان جێی بایەخی ئێرانیشە وەک لایەنێکی هاوبەش لە وتوێژەکانی ئەستانەدا داران ئاگدار دەکەینەوە لەو هەنگاوانەی گرتومانەتە بەر و هەروەهاش لەو توێژانەی کردومانن. بۆ ئەمریکا کۆبوونەوەکانی ئەستانە هیچ بەرەنجامێکی ئەرێنی نەبووە بۆ ڕەوشی سووریا و ئەم ڕوانینەش براوەتە ناو ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتوەکانەوە و ئاماژەش بەوە دەکرێت پەیماندان بۆ باشترکردنی ڕەوشەکە هیچ بەهایەکی نابێت ئەگەر بێت و شەڕەکان بەردەوام بن. ئەستانە شکستی هێناوە لەوەی کۆتایی بە توندوتیژەکان بێنێت و یا بتوانێت چارەسەری سیاسی بەرزرا بگرێت. ئەو کاتە دەزانین ڕژێمەکەی ئەسەد و هاوکارەکانی ڕژدن لەسەر چارەسەریەکی سیاسی بۆ ئاشتی لە سووریادا کە توندوتیژەکان ڕابگیرێن نەک ئەوەی هەر پەیمانی پوچەڵ دووبارە بکرێنەوە.
ئەڵمانیاش لەگەڵ داواکردنی چارەسەریەکی ئاشتیانەیە بۆ قەیرانی سووریا بەڵام پێدەچێت هێشتاش نیگەرانی هەبێت لەوەی ڕژێمەکەی بەشار ئەسەد جارێکی تریش چەکی کیمیایی بەکاربهێنێتەوە. چارەسەرێکی یەکلاکەرەوە هەرچەندها بە بەکارهێنانی هێزی لەشکری ناکرێت بەڵکو لە کۆتاییدا پرۆسەیەکی سیاسیە لە ژێر سەرپەرشتینەتەوە یەکگرتوەکاندا ئەوەشمان بەڕوونی وتووە هەرگیز پش و درێژ نابین بەرامبەر بە بەکارهێنانی چەکی کیمیایی کە بەداخەوە لەو شەڕەکارە ساتاویەدا بەکارهێنرا. فەڕەنساییەکانیش لەو بڕوایەدان ئاگربەستێکی جێگیر دەبێتە بەشێکی ئەو هەوڵانەی بۆ چارەسەری ئاشتیانە دەدرێن. پاریس لەو بڕوایەدایە پێویستە مۆسکۆ فشارەکانی خۆی لەسەر دیمەشق زیاد بکە تا وابەستەییەکان بەجێ بگەیەنرێن. هەمومان زۆر بە ئاگاییەوە دەڕوانێت جێبەجێکردنی وابەستەیەکان و ئەوەی کە ئاگربەست جێگیرەوە بەردەوامیش دەبێت. ئێمە هاوڕان لەگەڵ پلانەکانی سەرۆکی تورکیا بۆ ئاگادارکردنەوە یەکتر لە زانیاریەکان و هەروەهاش بۆ کۆمەکی مرۆڤایەتیش بێ لەوانە پشتمان بە رووسیا بەستووە تا فشار بخاتە سەر ڕژێمی سووریا. ئەمریکا بەشداری لەو کۆبوونەوەی ئەستەمبولدا نەکرد و نارەوەندە بەڵکو دیدگای تایبەتی خۆیشی هەیە بۆ ئایندەی سووریا لە کاتێکدا سزای ئێجگار قورسی سەپاندۆتە سەر کۆماری ئیسلامی ئێران. ئەمریکا بە گرنگی نازانێت بەشداری لەو جۆرە کۆبوونەوانەدا بکات لە کاتێکدا هیچ خواستێکیشی نییە بۆ پەرەپێدانی پەیوەندیە دیپلۆماتیەکان لەگەڵ حکومەتی سووریادا. پێشتریش واشنگتن وتوێتی هیچ دانوستاندنێک لەگەڵ حکومەتی سووریادا ناکات تا ئەو کاتی هێزە چەکدارەکانی ئێران لە سووریا دەکشێنەوە. لایەنەکانیش کە هەوڵی هێنانە ئارای میکانیزم و ڕێگەی نوێن لە کۆبوونەوەکانیاندا و نیشانی خواستی سیاسیانەیان بەڕاستی ئەمانە یارمەتی دەرنابن بۆ چارەسەرکردنی کێشەکان. نەکۆلاس وەکو جۆمان لە ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکی تورکیا بوو لە پاش کۆبوونەوەکانی ئەستەمبول ئاماژە بۆ دەکا کە دەڵێ ئێران لە هەموو شتێک ئاگادار دەکاتەوە. تورکیا بۆ ئێران ئاگادار دەکاتەوە بۆچی وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا ئاگادار ناکاتەوە. بەشێکە لە سیاسەتی ئەردۆغان یاخو سیاسەتی سووریا وا دەخوازێ. ئەوە بەهۆی ئەوەیە کە تورکیا سیاسەتی خۆی هەیە بەرامبەر سووریا کە نە ئەمریکا و نە ئێرانیش ناتوانن. تورکیا وڵاتە سەرەکیەکەیە کە تا ئێستاش دەستی لە قەیرانی سووریادا هەیە. هیچ وڵاتێکی تری دراوسەی سووریا هێندەی تورکیا دەستی لەو قەیراندا نییە. تورکیا کنترۆلی یەک لەسەر چواری خاکی سووریای کردووە. ئەمە ژیانی ژمارەیەکی بەرچاوی دانیشتوان. فاکتەری گرنگ لێرەدا ئەوەیە کە بەڕێوەبەرایەتەکەی ترامپ دەخوازێت سەودایەکی گەورە لەگەڵ تورکیادا بکات. بە شێوەیەک هەردوو وڵات زۆنێکی گەورەیان لە سووریادا هەبێت و بتوانن ببنە فشار بەسەر ئێران و رووسیا و هەروەها ئەسەدیشەوە تا قۆناغی گواستنەوە دیار بکرێت و ئێرانیش لە سووریادا بکرێتە دەرەوە. بەڵام بۆ تا ئێستا ئەمە نەکراوە. دیارە پەیوەندی بە بەرژەوەندەکانی ئەنکاراوە هەیە لە سووریادا کە تا ئەندازەیەک لەگەڵ ئێراندا بۆی دەچێتە سەر. ئێران چی بە تورکیا دەبەخشێت لە ڕوانگەی ئەو بەرژەوەندیانەی کە هەردوو وڵات هەیەە لە سووریادا؟ گرنگترین شتێک کە ئێران دەتوانێت بۆ تورکیا بڕەخسێنێت ئەوەیە ئێران دڵنیایی بدات کە تورکیا دەرفەتی هەیە چی دەیەوێت بیکات بەرامبەر بە دانیشتوانی کورد لە سووریادا. ئێرانیەکان تێگەیشتون لەوەی زۆرترین بەرژەوەندی تورکیا لە دابینکردنی ئاسایشی سنوورەکانیدایە و هەروەهاش ڕێگەگرتن لە هەرێمێکی خودمختار یان ئۆتۆنۆمی یان سربەخۆی کوردەوە لە سووریادا تا ئەو شوێنەی ئێرانیەکان بتوانن ئەم دەرفەتانە بخەنە بەردەم تورکیا و تا ئەو کاتەش کە ئەمریکا کار لەگەڵ هێزەکانی بەسەرکردایەتی کورد دەکات واتە هێزەکانی سووریا دموکرات ئەوە ئێران کاریگەرێکی بەرچاوی دەبێت لەسەر بڕیارەکانی تورکیا لە دۆسیەی سووریادا. باشە بەرژەوەندی کامیان گرنگترە بۆ تورکیا بەرژەوەندیەکانی لەگەڵ ئەمریکادایە بەرژەوەندیەکانی لەگەڵ ئێراندا؟ هەردووکیان تا ئەو جێی تورکیا بتوانێت یاریەکانی بەوردی بکات و ئێران و ئەمریکا بە خوشحاڵی بهێڵێتەوە ئەوە دەتوانێت ئامانجەکانی خۆی بپێکێت. بەڕاستی بڵێم ئێمە لە ڕۆژێکی ترسناکداین لە ڕووی سیاسەتی دەرەوەی ئەمریکا بەرامبەر سووریا. هۆکارەکەش بوونی جیاوازێکی گەورەیە لە نێوان ئەمریکا و تورکیادا. ئەمریکا زۆر لە نزیکەوە کار دەکات لەگەڵ کوردی سووریا و هاوپەیمانەکانی کوردیشدا. هەرچی تورکیایە ئەوەی ناوێت. هەر بۆیە تا ئەو کاتی تورکیا لەو بڕوایەدا بێت ئەمریکا لە سووریادا پشتیوانی لە دژمنەکانی تورکیا دەکات ئەوە ئێران دەرفەتی بۆ دەڕەخسێت تا کارگەری هەبێت. چونکە تاران هەمیشە دەتوانێت ئەو شتە بخاتە بەردەم تورکیا کە تورکەکان بڕوایان وایە ئەمریکا ناتوانێت. ئەوەش باری ئاسایشیە لە سنوورەکانی باشووری تورکیا.
باری ئاسایشی لە کۆبوونەوەی ژنێفە زۆر ئاماژەی پێدەکرێەوە جەختکردنەوەیەکی ئێجگار زۆری لەسرە بە تایبەتی پاراستنی سنوورەکانی هەم وڵاتانی ناوچەکە و هەم سنوورەکانی سووریاشدا. بەڵام لە کۆبوونەوەی ئەستانەدا شتەکان بە شێوازێکی تر باز دەکرێت. هێندەی ئەوەی باز لە مانەوەی بەشار ئەسەد لە دەسەڵاتدا دەکرێت، هێندەی ئەوەی باز لە هێرشی لەشکری دەکرێت، هێندەی ئەوە باز لە سەقامگیری تەواوی ناوچەکە ناکرێت. ئەمە ڕای کۆمەڵە شیکەرەوەیە. ئەمێ بزانم تۆ هاوڕای لەگەڵ ئەمەدایان نا. بەڵێ هاوڕام لەگەڵیان لەسەر ئەو جیاوازیەیە. کۆبوونەوەکانی ژنێف سەبارەت بە ڕاستی ڕووداوەکان نین لە ناو سووریادا. ژنێف سەبارەت بە ئامانجە، سەبارەت بە هیوا و خواستە بۆ کۆتایی هێنان بە قەیرانێک و هەروەهاش چۆنیەتی ڕوانینە لە سووریا و هەوڵدانە بۆ هێشتنەوەی سووریا بە یەکپارچەیی. هەرچی کۆبوونەوەکانی ئاستانەیە زۆر جیاوازن لەو سونگەیەوەی سەرسۆدا لەگەڵ ڕووداوەکاندا دەکات لە ناو سووریادا و ئەوەی دەریش دەکەوێت لە ناو سووریاوە ئەوەیە کە چیتر ئەو وڵاتە بە یەک وڵاتی نەماوەتەوە. شوێنێکی جوگرافیە و دابەش بووە بەسەر ناوچەکانی جێی بەرژەوەندەکاندا. هەر بۆیەشە لە ئاستانەدا زیاتر جەخت کراوەتە لە چۆنیەتی بەڕێوەبردنی قەیرانەکاندا و هەروەهاش چۆنیەتی بەڕێوەبردنی بەرژەوەندی بیانیەکان. هەر بۆیە کۆبوونەوەکانی ئاستانە خاوەنی گوتارێک نییە بۆ سەقامگیری نێونەتەوەیی. ئاستانە خاوەنی ئەو ڕوانینە نییە بۆ هەبوونی ڕژێمێک لە سووریادا ڕێز لە خەڵکی خۆی بگرێت. ئاستانە پێچەوانەی ژنێڤەوە تەنها لەسەر ڕۆڵ و دەسەڵات و هێزی ژیۆپۆلیتیکیە. بۆ بەشداری لە هەردوو کۆبوونەوەکەدا تەماشا دەکەی لێرەشدا ئۆپۆزیسیۆنەکانی سووریا دابەش بوون. ئەمە کاریگەری دەبێت بە سەرکەوتن و سەرنەکەوتنی ئەو بڕیارانی کە لەو کۆبوونەوەانە ئەدرێن ئەستانە بێ یا ژنێف بێ. لە سووریادا ڕەوایی نەماوە. بیرۆکەی ڕەوایی بوونی نییە لە وڵاتەدا. تەنها ڕەوایی یەکبوونی هەبێت ئەو هێزەیە کە دەسەڵاتە بیانیەکان لە ناو سووریادا هەیەە. بەشار ئەسەد خۆی سووریایی و کۆنتڕۆڵی نزیکەی نیوی وڵاتەکەی لەژێردەستایە، بەڵام دەسەڵاتی لە ئێران و لە ڕوسیاش کەمترە لە ناو وڵاتی خۆیدا. لە ناوچەکانی ژێر دەسەڵاتی تورکیادا ئەو ڕەواییە لە ئەردۆگان و لە ئەنکاراوە دێت، نەک لە ئۆپۆزیسیۆنی سووریاوە کە لە ناوچەکان. بەڵام ناوچەکانی ژێر دەسەڵاتی ئەمریکا جیاوازن، چونکە هاوپەیمانیەتی هێزەکانی سوورای دموکرات ئۆرگانیە و فرەنەژادە و لەسەر بنچینەی بیرۆکەیەک دروست بووە لە پاش ڕووداوەکانی ساڵی 2004 یاریەکی تۆپی پێ لە قامیشلی. هەر بۆیە دەبینیت ڕەوایەکی هەیە لە ناو دانیشتوانی ناوچەیەکی وڵاتەکەدا. بەڵام لە ئێستادا ئەو ڕەوایە نابینیت بۆ بەڕێوەبردننی سووریا وەک یەک وڵات. لە ڕاستیدا ئۆپۆزیسیۆنی سووریا تەنها وێنەیەکە و هیچی تر. ئەوە تا ئەو ئۆپۆزیسیۆنەی سەیری دەکەیت لەژێر کۆنتڕۆڵی تورکیادایە. ئامرازێکن بەدەست تورکیا و تەنها وێنەیەکن و دەکرێنە سەردێری هەواڵ. بەمانای چکە ئەکرێ ینی بڵێم وا لە تۆ تێگەم کە پێم بڵێ چیتر ئەو دۆسەیە نەماوە کە پەیوەندی بە گەلی سووریا و ئایندەی گەلی سووریاوە هەبێ بەقەدەوەی بۆتە دۆسەیەک کە تەنها بەرژەوەندیەکان بە یەکیاندا داوە ململانەی نێوان وڵاتانە لە ناو سووریادا. تۆ بە دروستی ئەمەت خستە ڕوو. گەلی سووریا هەمان ئەو هێز و تواناییان نییە کە لە سەروەختی سەرهەڵدانەکانیاندا هەیان بووە. سووریایەکان بوونەتە کارتێک بەدەستی هێزە دەرەکیەکانەوە. تەنها بەشێکی سووریا کە دەبینیت ڕەوایی خۆجێی هەبێت ئەو ناوچانن لەژێر کۆنتڕۆڵی هاوپەیمانیەتی هێزەکانی سووریای دموکراتیکدان. تەنانەت لەو ناوچانەشدا ڕەوشەکە خاوە و هێشتا زووە ورد بکرێتەوە. سووریا لە ئێستادا پێگەیەکی جوگرافیە و چیتر وڵات نییە. من دەگەڕێمەوە بۆلات. هەوڵەکان زۆرن، وەرێ وڵاتان هێشتا بە تەواوەتی دڵنیا نین لەوەی ئایا چارەنووسی تێرۆریستان چی دەبێ ئەگەر بێت و لە ناو سووریادا گورزی کوشندەیان لێ نەوەشێنرێت. مۆسکۆ نیگەرانە لەوەی جیهادیەکان لە وڵاتانی تردا دەست بە خۆڕێخستنەوە بکەن. سەرباری ئەو ڕاستی کە ئاستی توندوتیژەکان لە سووریادا بە شێوەیەکی بەرچاو کەمی کردووە، بەڵام هێشتاش یەکێک لە کێشە هەرە گرنگەکان لە ناوبردنی دەستە و تاقمە ڕادیکاڵەکانن. نابێت ڕێگە بدرێت میلیشیاکان درێژە بە تاوانکاریەکان بدەن. ئەوانە ئەزمموی شەڕیان هەیە، شانەی نووسیان هەیە لە وڵاتەکەماندا و خەڵک بۆ خۆیان ڕادەکێشن و ئایدۆلۆژیای ڕق و کینە و تۆقاندن بڵاو دەکەنەوە. تورکیا لە ژێر فشارێکی گەورەدایە بۆ دڵنیا بوون لەوەی تەواوی ئۆپۆزیسیۆنی ڕادیکاڵی سووریا ئەو ناوچانەیان چۆڵ کردووە کە پێشتر لێ بوون. ئەلبەت ئەمەش بەپێی ئەو ڕێکەوتنەی مانگی ڕابردوو لە سوچی لە نێوان مۆسکۆ و ئەنکەرەدا مۆر کرا. شیکەرەوە لەو بڕوایەدان جیهادیەکان خۆیان بۆ کاردانەوەی کتوپڕ ئامادە کردووە.
لە ئایندەدا ئەگەر ئەو ڕێکخراوە تونڕەوانە هەست بەو بکەن لە ناو دەبرێن یان ناوچەکەیان لێ پاک دەکرێتەوە ئەوە کاردانەوەیەکی چاوەڕوان نەکراوێن دەبێت بەرامبەر هێزە سەربازیەکانی تورکیا و هەروەها رووسیاش. نکۆڵی ناکرێت لەوەی تورکیا کاریگەریەکی سنوورداری هەیە بەسەر ڕێکخراوە ڕادیکاڵەکانی ناو سووریاوە. هەر بۆیە شەشیکەرەوە دەڵێن هێشتا دیار نییە ئایا ئەو ڕێکەوتنەی سوچی بە تەواوەتی جێبەجێ دەکرێت یان نا. بە پێی و زانیارانەی کە لە سووریاوە دێن ئەومان نیشان دەدەن کە زۆربەی ئەو دەستە و تاقمانە بەڕێکەوتن برارێکشانەوە دەدەن، بەڵام تەکدارە بیانیەکان و ڕادیکالەکان ئەوانەی بە مهاجیرەکان ناسراون دژی ئەو کشانەوەیان. نێکۆلاس شەڕەکانی ناو سووریا بە تایبەتی لەگەڵ تێرۆریستاندا گرفتێکی ترە لە قەیرانی ئەم وڵاتەدا. بۆچی گرفتێکی کەیە چونکە هەر وڵاتە بە جۆرێک پێناسەی تێرۆریست دەکات و هەر وڵاتە بە جۆرێک دێ تێرۆریزم دەناسێنێت و بەشداری لەو شەڕەشدا دەکا. ئەمەیان چ کاریگەریەکی دەبێ بەسەر ئایندەی ڕژەمەکەی بەشار ئەسەدەوە. ئەمە زۆر گرنگە و یەکێکیشە لە بابەتە گەرم و گوڕەکانی وتوێژی کاراکترە بیانیەکان لە سووریادا سەبارەت بەوەی چۆن ئەوەی ترۆریستە لەوەی ترۆریست نییە جیا دەکەیتەوە یان ئەوەی چۆن پێناسەی دەکەیت. کاتێک یەکەم جار لە ساڵی 2015دا رووسیا دەستی وەردایە قەیرانی سووریاوە بەگشتی هەموو ئۆپۆزیسیۆنی چەکداری لە سووریادا بە تێرۆریست ناودێر کرد. بە تێپەڕبوونی کات موسکۆ کەمێک نەرمی لەو هەڵوێستەیدا نواند و کەم تا زۆرێک گۆڕانێکی کرد لەو وێناکردنەیدا، بەڵام هێشتاش هەر ئاواهایە. تورکیا هەموو ڕێکخراوە چەکدارەکانی کورد بە ترۆریست ناودەبات و یەکینەکانی پاراستنی گەل بە ترۆریست ناودەبات. منیشای شیعەت هەن لەلایەن ئێرانەوە ڕێکخراون و پشتیوانی لە بەشار ئەسەد دەکەن لەلایەن ئەمریکاوە بە ترۆریستیاندا دەنرێت. لەبەر ئەوە ئەم دۆسیە ترۆریزمە لە ساڵین داهاتووشدا وەک تارماییەک دەبێت بەسەر قەیرانی سووریاوە و چونکە هاوڕاییەک نییە لەسەر پێناسەیەکی گشتی تایبەت بەوەی کێ ترۆریستە و کێ ترۆریست نییە، بۆیە دەبێتە مایە کێشە لە پرۆسی سیاسی و هەروەهاش بۆ ئایندەی سەقامگیری لە سووریادا. چۆن نەتوانرێ ئەم کێشەیە چارەسەر بکرێت لە وڵاتێکی وەکو سووریادا بەو ڕەوشە ئاڵۆزەیەوە کە تێرۆریست لە غیرە تێرۆریست جیا بکرێتەوە؟ زۆر قورسە بتوانرێت تیرۆریست لە ئۆپۆزیسیۆنی چەکدار جیا بکرێتەوە ئەو فاکتەرەی کە پێویستە بە هێند وەربگیرێت لە ئیدلب، لە باکوور و لە ڕۆژئاوای سووریاش. هەیەتول تەحریری شام کە پێشتر سەر بە ئەلقاعیدە بوو خۆی تێکەڵ کردووە لەگەڵ ژیانی کۆمەڵایەتی و سیاسی کۆمەڵگاکانی ئەو ناوچانە و تورکیاش دەستی هەیە لەگەڵ هەیەتول تەحریری شامدا. جا ئەمە نمونەیەکی زۆر باشە تا بزانرێت ئەو ئەرکە چەندێک قورسە تا ڕێکخراو ترۆریستیەکان لە سووریادا نەهێڵڕێن. تۆ سەیری داعش بکە. داعش لە سەددا نەودونەی ناوچەکانی خۆی لەدەستداوە لە سووریادا، بەڵام هێشتاش جۆرێک لە پشتیوانی بەهێزی خۆجیایی هەیە لە ناو گەنجەکانی ناوچە جیاوازەکانی سووریادا و بە تایبەتیش لە ڕۆژهەڵاتی ئەو وڵاتەدا. نەوەیەک بۆ جیهادکردن لە سووریادا پێکهێنراوە کە شکەست پێهێنانی ئاسان نییە. کێشەکەش لەوەدایە کۆمەلگای نێونەتەوەیی لەگەڵ سووریایەکی پارچە پارچەدا سەر و سەودا دەکات کە بەردەوام شوێنی داڵدەدان بۆ ڕێکخراوە ترۆریستیەکان دابین دەکرێت. ئەڵبەت باشترین ڕێگەش بۆ چارەسەرکردنی بوونی پێناسەیەکی هاوبەشە بۆ تیرۆریزم و دەرفەت بۆ سەر لە نوێ پێناسەکردنەوەی نەهێڵڕێت و هەروەها فشارە گرنگەکە لەوەدا دەبێت تورکیا شەڕی ترۆر بکات لە ئیدلب لە بەرامبەر تەحریری شام و دڵنیابوون لەوەی جەیەک بۆ داڵدەدانی ئەلقاعیدە دروست ناکات. کێ سوودمەندی یەکەمە بێ لەمەدا؟ داعش بۆ خۆی چەند سوودمەند دەبێ لەم ڕۆژێکە لە سووریادا هاتوۆتە ئاراوە؟ داعش سوودێکی بەرچاوی بەدەستهێناوە لەم ڕەوشەی ئێستای سووریادا. ئەوە تا دەبینین داعش هێزی خۆی لە بیابانی سووریادا ڕێک دەخاتەوە و لە ڕاستیشدا ئەو ناوچانە کە لەژێر کنترۆل رووسیا و ئەسەد و ئێراندان. ئەڵبەت ئەمەش بەهۆی نەبوونی هێزی سەربازیەوەیە. ئەسەد هێندە هێزی سەربازی نییە تا دەستی بەسەر وڵاتەکەدا بکێشێت. هێشتاش داعش پشتیوانێکی بەهێزی خۆجیایی هەیە لەو ناوچانەشدا کە هێزەکانی سووریای دموکرات و ئەمریکا لە داعش پاکیان کردبوونەوە. بەڕاستیش ئەمە گرفتە چونکە داعش زیرەکانە ئیشی خۆی کرد. کاتێک سەرهەڵدانی سووریا دەستی پێکرد بۆشاییەک دروست بوو. داعش توانی بچێتە ناو ئەو بۆشاییەوە و لەوێەوە دەستی خۆی بگەینێتە گەنجەکان و هەوڵی گۆڕینی پێوانە کۆمەڵایەتیەکان بدات و بنەمایەک بۆ پشتیوانی خۆی دروست بکات. بانمونەیەکی زۆر باشت بدەمێ. لەم هاوینەی ڕابردوودا هاوپەیمانێتی نێونەتەوەیی بەسەرکردایەتی ئەمریکا ئەو مەزەندەکردانی لەسەر ژماری داعش لە عێراق و سووریادا هەیبوو گۆڕی بۆ ژمارەیەکی تر کەسی بۆ 35,000 بوو. زۆرێکی ئەو ژمارەیە جەنگاوی ڕاستەقینەن هەرچەندە چەکیان پێ نییە.
بەڵام ئەوانە کێن ئەوانن کە پشتیوانی لە داعش دەکەن و کاتێک داعش پێویستی پێیان دەبێت دەشێت دەست بدەنە چەک یان بۆم دروست بکەن یان ببنە خۆکژێک جا ئەمە کێشەیە و هەروەها زوو شتاوە نابێت. باوا دەبنێن ئەو هێرشە سەرتاسەریە کە چاوەڕوان دەکرێت بە تایبەتی لە ئیدلیب ئەگەر بێت و ئەم هێرشە دەست پێ بکە ڕێی دەربازبوونی تێرۆریستەکان جا هەیئەی تەحریری شام بێ داعش بێ هەر لایەنێکیکەی تێرۆریستی بێ بەرەو کوێ دەڕۆن ئەوەندەی من ئاگادار بم عراقیەکان دەڵێن هێزێکی زۆریان هەم حەشدی شعبی و هەم لەشکری عراقیشیان بردووەتە سەر سنوور وەکو ئەوە باسی ئەەکەن کە هیچ دەرفەتێک نەماوە بۆ ئەوەی تێرۆریستان لە سووریاوە جارێکیکە بچنەوە ناو عێراقەوە کوێتر هەیە لێوی دەرباز بن. The situation is very complicated in Syria. ڕەوشەکە لە سووریا زۆر ئاڵۆزە لە ئاکامی ڕێککەوتنەکەی مانگی نۆی رووسیا و تورکیا ناوچەیەک پێکێنرا لە چواردەوری ئیدلب کە لەشکەر ناچێتە ناویەوە ئەمە فاکتەر بنچینەیەکەی نەگۆڕی کە تۆریستان شوێنی داڵدانیان دەبێت لە ئیدلب ئێستاش کەوتۆتە سەر تورکیا بۆ کەمکردنەوەی هێز و دەسەڵاتی تۆریستان لە ناو ئیدلبدا ئەمەش بێگومان سەختێکی سەرەکی دەبێت بۆی ئەگەر تورکیا نەتوانێت ئەوە بکات و هەڵمەتەکەی ئەسەد دەست پێ بکات بۆ سەر ئیدلب ئەوا دەبێت وها سەیری بکەیت کە ئەو تۆریستانە ڕادەکەن بۆ نمونە بۆ عەفرین یان بۆ ناوچەکانی باکوور و ڕۆژهەڵاتی حەلەب یانیش لەوانە ڕابکەن بۆ ناو تورکیا جا بەڕاستی ئەمە قورسە کاتێک ڕێکخراوەیەکی تۆریستیت هەبێت و تێکەڵ بوو بێت لەگەڵ ئەو ڕێکخراوانی تۆریست نین لە ناوچەیەکدا کە لەژێر دەسەڵاتی حکوومەتی نێوەندیدا نییە ئەوە توانایی دەربازبوون و خۆشاردنەوەیان دەبێت بەهۆی پاراستنیان لەلایەن خەڵکی خۆجێی ناوچەکانەوە. لە دۆسیەی داعش و عێراقدا داعش هەرماوە خانووسەکانی داعش هەن عێراق هێشتا لە شەری داعش تەواو نەبووە داعش ئێستا لە عێراق کەمتر خۆی دەردەخات داعش لە سووریا خەریکی خۆدروستکردنەوەیە کێشەکانیش لەگەڵ داعشدا لە ڕۆژهەڵاتی سووریا و لە ڕۆژئاوای عێراق بەردەوام دەبن. بەپێ ئەوەی کە ڤلادیمیر پوتین ئاماژەی پێکردیانی وەکو گێژمان نێبوو ترس و نیگەرانیەکی زۆر هەیە لەوەی کە تەنانەت زۆرێک لە داعش و لە تێرۆریستانیش بەگشتی شوێنی خۆیان یان گواستوێتەوە بۆ ناو وڵاتانی تر لە جیهاندا ئەمەیان چەند مەترسیە بۆ ئاسایشی جیهانی بە تایبەتی ئەمانە ئەگەر وەکو خانەی نووسووی داعش سەر و سەودایان لەگەڵا بکەین. داعش لەقی تایبەتی خۆی هەیە و سەنگی خسۆتە سەر هێرشکردن لە دەرەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. قسەکەی سەرۆکی رووسیا دروستە و داعش بوونێکی زۆری هەیە لە ئەوروپادا داعش ئامادەیەکی زۆریشی هەیە لە باشووری ڕۆژهەڵاتی ئاسیادا داعش ئەندامی لە باکووری ئەفریقا و لە بیابانی ئەفریکاشدا هەیە داعش لە زۆر ڕەهەندەوە بۆتە دیاردەیەکی جیهانی توانای هێرشکردنی هەیە پرسەکە لەوەدایە ئایا بەشار ئەسەد و حکوومەتەکەی ئەو تواناییان هەیە ڕێگە لەوە بگرن داعش جارێکی تر دەوڵەتی خلافەت دروست نەکاتەوە؟ لە ئێستادا نە ئەو دەسەڵاتیان هەیە و نە ئەو تواناییشیان هەیە ئێرانیش کە دەیان هەزار میلیشیای شیعی ژاندۆتە ناو سووریاوە بۆ شەڕ لەگەڵ ئەوەشتا کە رووسیا هێزێکی زۆری هەیە لە سووریا بەڵام هێشتا نەیانتوانیوە شکست بە داعش بێنن باوەش بڵێم زۆربەی کات ئەو هێزانە شەڕی داعشیان نەکردووە هەر بۆیە پرسیار و گومانێکی زۆر هەیە باڵی کێشاوە بەسەر ئێستای قەیرانی سووریادا کە بریتیە لە ئەگەر و نەگەری مانەوەی بەشار ئەسەد لە دەسەڵاتدا بەو مەرجەی بتوانێت ڕێگە لە داعش بگرێت لەوەی خلافەتەکەی خۆی دروست بکاتەوە. زۆر بە خێرایی پێم بڵێ ئەی لە عێراق دەتوانن؟ نا هەر خۆی بەتەنیا ناتوانێت و پێویستی بە یارمەتی نوێنەتەوەی دەبێت. پێ ناچێ مەبەستەکە لای تورکیا هەر تەنها چارەسەری ئاشتیانە بێ لە سووریادا بەڵکو بەرەنگاربوونەوەی کوردیش لە وڵاتەدا ئامانجێکی تری ئەنکەرەیە. پێشتریش تورکیا ژمارە هێرشی کردە سەر کوردستانی سووریا و تەنانەت شاری کوردنشینی ئەفرینیشی داگیر کردووە بەو بیانوەی سنوورەکانی خۆی لە مەترسی تێرۆریزم دەپارێزێت. پێگاتەی تیرۆریستان لە ڕۆژهەڵاتی ڕووباری فورات لە ناو دەبینە ئامادەکاری و پلان و بەرنمەکانی خۆمان بۆ مەبەستا تەواو کردووە لە ڕاستیشدا لە چەند ڕۆژی ڕابردوو دەستمان کردووە بە هێرشەکانمان بۆ سەر ئەو ڕێکخراوە تیرۆریستیە و بەم زوانەش دەدەین بەسەریاندا بەکردە بەرفراوانە لەشکریەکانی خۆمان و وەک هەمیشە دەڵێم دەشێت شەوێک لە شەوان لە ناکاو بدەین بەسەریاندا. ئەم دژایەتیکردنەی کورد لە سووریادا هەر لە ئەنکەرەوە نییە پێدەچێت حکوومەتی سووریا دۆسی فەرمانڕەوایەتی ناوچە کوردنشینەکان ببەستێتەوە بە سەروەری وڵاتەکەوە دیمەشق بە گومانەوە دەڕوانێتە پەیوەندی دۆستانەی نێوان کوردی سووریا و ئەمریکا.
پاش ئیدلیب ئامانجمان ڕۆژهڵاتی ڕووباری فرات دەبێت. جابراکانمان لەوێ لە عشرەتەکان یانیش کوردەکان پێویستە بڕیاری خۆیان بدەن لەوێ بۆ ئایندە چیان دەبێت. بەڵام لەژێر سایه گەڕانەوەی سەروەری سووریا بۆ تەواوی ناوچەکانی وڵاتەکە. وەک وەزیری دەرەوەش لەسەرمە ئامۆژگاری برا کوردەکانم بکەم کە بە پەیمانەکانی ئەمریکا نەخەڵەتێن و گرێوی لەسەر نەکەن. هاوپەیمانەتی بە سەرکردایەتی ئەمریکا ڕای دەگەیەنێ کە سەرکردەکانی کورد لە سووریا باسییان لە جیابوونەوە و دابەشکردنی وڵاتەکە نەکردووە و بەڵکو دەخوازن دەستکەوتی سیاسی خۆیان هەبێت. هێزەکانی سووریای دموکرات لە هەمان کەشتیدان و زۆریش لەوانەیە بە چارەسەرێکی سیاسیانە کۆتایی بە کێشەکان بێنن. ئێمە شەر لەوێ دەمێنینەوە تاوکاتەی کار بە پرۆسەی ژێنەڤ دەکرێت. هێندەی ئەوەی قسەم لەگەڵ زۆرێک لە ئەندامانی حەسەدە کردووە دەخوازن بەشێک بوون لە سووریا، بەڵام هەندێک دەستکەوتیشان بۆ خۆیان دەوێت و هەندێک دۆسیەی سیاسی و دیپلۆماتی هەن کە لە سەر و توانای هاوپەیمانەتی نێونەتەوەییە. سەرکردەکانی هێزەکانی سووریای دیموکرات کە یەکینەکانی پاراستنی گەل بەشی سەرەکیەتی وەک باسی دەکەن هێشتاش داعش بە تەواوەتی کۆتایی نەهاتووە و شەڕی شەر بەردەوامە و تا ئێستاشی لەگەڵدا بێ ژمارەیەکی بەرچاوی چەکدارە تێرۆریستیەکانی داعشیان بەدیل گرتووە. شەڕی دژی داعش بەردەوامە هەتا ئێستاش دەستگیرکردنی تیرۆریستانی دەوڵەتی ئیسلامی بەردەوامە تا ئەمڕۆ نزیکەی 900 تیرۆریست لە زیندانەکانماندان 400 بۆ 500 ژن هەن کە هاوسەری جیهادیەکان و بەلانی کەم 1000 منداڵیش لەگەڵ ئەو ژناندا لە گرتوخانن. ئەو جیهادیە بیانیانەی خۆیان بە کۆچبەر ناودێر دەکەن لە 44 وڵاتەوە هاتوونەتە ناو سووریا و پەیوەندیان بە داعشەوە کردووە تا کاری تیرۆریستی لە سەرانسەری جیهاندا بکەن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە ئەوروپا و لە ئەمریکا و ئاسیا و لە هەموو جەیەکی جیهاندا هەر بۆیە دەکرێت بڵێن ڕوبەڕووی کێشەیەکی نێونەتەوەیی دەبینەوە. ئەوانە دەبێت لە باکووری سووریا دادگایی بکرێن و دواتر پێویستە هەر یەکێک لەو وڵاتانە بەپێی ئەو یاسانیە و دەوڵەتیانە سەر و سەودایان لەگەڵدا بکات کە لە نەتەوە یەکگرتوەکاندا دان پێدانراوە. هەسەدە کە ئەمریکا پشتیوانی دەکات لە شەڕی دژی داعشدا لە ئێستادا بڕیاری داوە شەڕەکانی خۆی لەگەڵ تێرۆریستاندا ڕابگرێت و دەشڵێت ناچێتە شەڕەوە تا ئەو کاتەی تورکیا هێرشەکانی خۆی بۆ سەر بنکەکانی کورد لە سووریادا ڕادەگرێت. ڕای گشتیش لە شار و شارۆچکە کوردیەکانی سووریادا ناڕزاییان هەیە بەرامبەر بەو هێرشانەی تورکیا. نامامەی سەرکەش خۆفێ خۆپشتدانی ئەم دەرکەتنە چاڵێکی بگەشت بۆ ئەم va êrişî hovanetî va hovetiya got Erdogan li ser Rojava Bakurê Sûrî tenê em şermezarkin û em cîhanê re bêjin û em miletekî eştiyê dixwazin. Em dixwazin dengê me bigihê dinyê û van hêzên navnetewî ku îro ev dagirgiriya Tirkiye li ser miletê me Kurd ev hicûmatê dawî hatin şêkirin em wek miletê Kurd û miletê me Rojava ev hücumat Türkiye hatî çêkirin em şermezar dikin em dibêjin eva yani intiqamek hemberî serkeftiyê milletê Kurdin. نێکۆلاس بەهۆی ئەو هێرشانەی تورکیاوە کە دەیکات و بەهۆی ئەو تۆپبارانە بەردەوامەی کە لەشکری تورکیا بۆ ناوچە کوردنشینەکان دەیکا هەسەدە بڕیاریدا تەواوی شەڕەکانی خۆی لەگەڵ داعش و لەگەڵ تێرۆریستانی تریشان ڕابگرێت تا ئەو کاتەی کە تورکیا ئەو تۆپباران و دەستدرێژیانەی خۆی دەوەستێنێت. پرسیارەکە لەوەدا ئەو بڕیارێکی گونجاو بوو بۆ هەسەدە. هاوپەیمانیەتی هێزەکانی سووریا دموکرات هەموو بیانوویان هەیە کە نیگەرانیان هەبێت لەوەی ئەردۆگان دەیەوێت لە ناویان بەرێت. ئەردۆگانیش ئەوەی بە تەواوەتی ئاشکرا کردووە کە ئەرکەکەی کنترۆلکردنی تەواوی سنوورەکانی باکووری سووریایە لە ڕۆژهەڵاتی ڕووباری فورات کە بە مانای هەڵۆشاننەوە و لەناوبردننی هێزەکانی سووریا دموکرات دەبێت و ئەمەش ئامانجی ئەردۆگانە کە بەڕوونی و ئاشکراش خستوویەتە ڕوو. کاتێک کەسێک شتێک دەڵێت گوێی خۆتی دەدەیتێ جا ئەردۆغان زۆر پەداگر بۆ لەوەی دەیەوێت هێزەکانی سووریا دموکرات لەناو بەرێت. جا بۆیە تەواوی نیگەرانیەکانی هەسەدە لە جێی خۆیدان و هۆکاریش زۆرن تا ئەو نیگەرانیانەی بخاتە بەردەم ئەمریکا و ئەندامانی تری هاوپەیمانی نێونەتەوەیی سەبارەت بەو شتانی ئەردۆغان دەیەوێت بیانکە. لەبەر ئەوە بڕیارەکەی هێزەکانی سووریا دموکرات دروستە. منیش بۆ خۆم وها بۆی دەچم ئەو بڕیارەی هەسەدە بەڕاوێژکردن بوو بێت لەگەڵ سەرکردە لەشکریەکانی ئەمریکا کە لە سووریان. بۆچی کاردانەوەیشی نێونەتەوەیمان نەبینی بەتابەتی لێرەوە لە ئەمریکا وەکو باز دەکرێت کە ئەمریکا پشتیوانیەکی بەرچاوی هەسەدە دەکات.
هۆکارەکە ئەوەیە بەڕێوەبەرایەتیەکەی ترامپ تیمێکی نوێی بۆ سووریا هەیە ئەم تیمە نوێیەش سەنگی خسۆتە سەر ئەوەی سەودایەکی گەورە بکات لە نێوان ئەمریکا و تورکیادا وەکو پێشتر باسم کرد بۆ پێکێنانی زۆنێکی گەورە کە لە دەیر زوورەوە لە ڕۆژهەڵاتی سووریاوە دەست پێ دەکات تا دەکاتە هەندێک بەشی لازقیە لە ڕۆژئاوای سووریا ئەمەش دەکاتە نزیکەی نیوەی سووریا و دەشێت ببێتە مایەی باڵادەستێکی زۆر لە بەرامبەر ئەسەد و رووسیا و ئێران ئەمە ئەو هەوڵەیە کە بەڕێوەبەرایەتی دەیدات لە ئێستادا لەشکری ئەمریکا و بەڕێوەبەرایەتی ترامپیش دەخوازن هێزەکانی سووریای دموکرات وەک هاوبەشێکی نزیک بهێڵنەوە و لە هەمان دەمیشدا دەیانەوێت ئەردۆگانیش ڕازی بکەن ئەمریکا دەخوازێت بەشی خۆی هەبێت لە سووریادا بەڵام ئەردۆغان ناهێڵێت چونکە دەیەوێت ئەمریکا تێبگات لەوەی پێویستە لایەنەکان دوای خواستەکانی تورکیا بکەون نەک دوای خواستەکانی ئەمریکا بکەون هەروەها ئەردۆگان دەیەوێت ئەوەش نیشانی ئەمریکا بدات دەتوانێت ئەرکی هاوپەیمانێتی بە سەرکردایەتی ئەمریکا بۆ لە ناوبردنی داعش بکاتە مۆتکە بووی ئەگەر بێت و ئەمریکا دەستبەرداری پشتیوانیەکەی نەبێت بۆ هەسەدا هەر بۆیە لە ئێستادا ئەو دوو دڵیە دەبینین لە کاتێکدا لێرە لە واشنگتۆن بەڕێوەبەرایەتیەکەی ترامپ لە هەوڵ دۆزینەوەی ڕێگەیەکدایە بۆ هەبوونی ئەو بەشەی خۆی باس لەوە کرد کە دەڵی بەڕێوەبەرایەتی ترامپ تیمێکی نوێی هەیە بۆ سووریا ئەی استراتیژێتێکی نوێی هەیە بۆ سووریا استراتیژێتی بەڕێوەبەرایەتی ترامپ بۆ سووریا نوێیە لە ڕوانگەی سەنگی خستنە سەر دۆسیەکەوە استراتیژێتی پێشوو کە لەلایەن تیلرسن وەزیری پێشووی دەرەوە داڕژرابوو دەتوانم بڵێم هەمان استراتیژێتی ئێستای بەڕێوەبەرایەتیە بەڵام ئەوەیە کە ئێستا تیمێک هەیە بۆ جێبەجێکردنی لەگەڵ جیاوازیەکەدا لە وەتای وتارەکەی مانگیەکی تێلرسنەوە سەبارەت بە استراتیژیەتی بەڕێوەبەرایەتی ترامپ لەسەر سووریا ئەو بیرۆکە نوێیە بۆ پێکێنانی زۆنێکی گەورەی ناتۆ لە سووریادا بە شێوەیەک نزیکەی نیوەی سووریا دەگرێتەوە جا بۆ ئەوەی ئەو زۆنە هەبێت ئەوە پێویست بە تورکیا هەیە خاڵێکی تریش هەیە باڵوێست جیمز جێفری کە دیپلۆماتێکی دێرینی ئەمریکایە و ناسینی بۆ ئەردوگان بە ئەندازەیەک هەندێک کەس دەڵێن لە ئەردوگان زیاتر ئەردوگان دەناسێت بۆ ئەو مەبەستە سەرۆکایەتی ئەو لێژنەی پێدرا تا ئەو سەودای لە نێوان ئەمریکا و تورکیادا بگەێنێتە ئەنجام بەڕێوەبەرایەتیەکەی ترامپ لەو بڕوایەدایە ئەگەر ئەو سەودایی نەبێت ینی نەبوونی بەڵادەستی لە ئایندەی سووریادا لەوەش زیاتر هیچ ڕێگایەکی بەرەو پێش دروست نابێت بۆ هیچ ئۆپۆزیسیۆنێک لە سووریادا بەبێ زۆنی تورکیا لە باکوور و ڕۆژئاوای ئەو وڵاتەدا هەر ئەمەش وهای کردووە بەڕێوەبەرایەتی ترامپ بێدەنگ بێت لە بەرامبەر ڕووداوەکانی ڕۆژهەڵاتی فورات ئەگەر ئەو زۆنەی ناتۆ پێک بهێنرێ بە ئەومان لەبین نەچێتەوە تورکیا هێشتا ئەندامی ناتۆیە بەڵێ تورکیا ئەندامی ناتۆیە هەروەها ئەندامی هاوپەیمانیەتی لە ناوبردنی داعشە تورکیا هەمیشە ناکۆک بووە لەگەڵ بڕیارەکانی ئەمریکادا بۆ پشتیوانیکردنی هێزەکانی سووریای دموکرات بە ئەومان لەبیر نەچێت تەواوی ئەم مشتومڕە لەسەر ڕوانی جیاوازی ئەمریکا و تورکیایە لە کاتێکدا ئەمریکا وەها لە پەیەگە دەڕوانێت کە هێزێکی متمانە پێکراوی فرەنژادی و هاوبەشێکی قارەمانە و دەتوانێت بەشداری هەبێت لە سەقامگیری خۆناغی پاش داعشدا لە باکوور و ڕۆژهەڵاتی سووریادا بەڵام تورکیا وەک تۆریست لەیان دەڕوانێت تا ئەو کاتەی ئەم جیاوازیە قوڵە هەبێت لەسەر هێزەکانی سووریا دموکرات ئەوە هاتنە ئارای ئەو سەودایی باسم کرد دەبێتە کاری نەکردە بەڵام کاتێک کە تورکیا هەرشی کردە سەر ئەفرین و ئەفرینی داگیر کرد هەڵوێستی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا چی بوو هەر قسە بوو بەڵام بەبێ کردار ئەمەش جێی نیگرانیکی ڕاستەقینەیە فاکتەری ئەوەی ئەفرین جیاوازە لە شوێنەکانی تری ڕۆژهەڵاتی فورات وهای کرد ئەمریکا وێنایەک بکات کە پەیوەندیەک نییە لە نێوانی یەپەگە و حەسەدا لە ئەفرین و یەپەگە و هاوپەیمانەکانی لە ناوچەکانی ڕۆژهەڵاتی فورات و هەروەها لە من بجیش وەهای وێنا کرد کە پەیوەندیشی نییە بۆ کردەکانی لە ناوبردنی داعشەوە و لەبەر ئەوەش پێویستی بە کردداری ئەمریکا نەکردووە بەڵام ئەگەر سەرنج بدەین هەندێک گۆڕانکاری دروست بوون لەو ڕوانگەیەوەی کە هێزی ئەمریکات هەن لەوێەوە لە نزیکەوە کار لەگەڵ حەسەدەدا دەکات لە منبج و بە تایبەتیش لە ڕۆژهەڵاتی فورات و دەبینین دەستەی هاوبەشی چاودێری ئەمریکا و حەسەدە پێکەوە لەسەر سنوورەکانن لە بیریشمان نەچێت ڕاستی تاڵەکە بۆ ئەفرین ئەوەیە کە لە ڕووی جوگرافیاییەوە دوورن لەو ناوچە سەرەکی ئەمریکای لێیە لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا بە چلکە وەڵام بیتەوە کورد دەتوانێت چی بکات لە ڕۆژاوای کوردستانە یا لە کوردستانی سووریادا بۆ ئەوەی تورکیا چیتر ئەو جۆرە هێرشانە نەکات و وەکو بڵی دڵنیاییەک بێ بۆ تورکیا کە کورد هەرگیز هەڕەشە نییە بۆ ئاسایشی تورکیا
لێرەدا تەنها شتێکە کوردی سووریا دەتوان بیکەن بەردەوامیە وەک هەڵپەیمانێکی باش لەگەڵ ئەمریکادا و دڵنیابوون لەوەی هیچ هێرشێک لە باکووری ڕۆژهەڵاتی سووریاوە نەکرێتە سەر تورکیا و هەروەهاش هیچ بیانوویەک نەدرێت بە ئەردۆگان بۆ داگیرکردن. نیکۆلاس زۆر سپاس دەکەم بۆ بەشداریت لە بەرنامەی ئەمڕۆی چاوی واشنگتن سپاس دەکەم. تا بەرنمەیەکی نوێی چاوی واشنگتن ڕێز و خۆشەویستی بەڵێن ساڵح پەسەند بفەرموو.